خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إياكم والظلم فإن الظلم ظلمات يوم القيامة. ئاگادار بن ظلم نەکەن، چونکە ظلم کردن، ستەم کردن بێگومان تاریکیە بۆ ڕۆژی قیامەت. ئێستا خەڵک هەزارها کەسەیە ظلم دەکات، دەسەڵاتی هەیە ظلم ئەکات، دەوڵەمەندە ظلم ئەکات زەکاتەکەی نادا بە خەڵکی، دکتۆرە ظلم ئەکا چاوی لە خەڵکی فەقیر و هەژارەوە نییە، ئەندازیارە ظلم ئەکات لە ژێرەوە غەش و خیانەت ئەکات، مامۆستایە ظلم دەکات، مۆزەفە ظلم ئەکات، دوکاندارە ظلم ئەکات. ئەمە بەڕاستی کارەساتە. ظلم کردن خۆ بەس پیاوکوشتن نییە. وەڵڵا زلەیەک لە کەسێک بدەیت قسەی ناخۆشی پێ بکەی ظلمت لێ کردووە. ظلم واتە شتێک لە جێی خۆی دانەنی، لە جێی خۆی دانەنیەوە ظلمە. هەر شتێک لە جێی خۆی لابەری و لە شوێنێکا دای بنێ کە شایستەی نەبێ ظلمە کاکگیان. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئاگادار بن ظلم تاریکیە لە ڕۆژی قیامەتە. بۆیە بە ملیارەها کەس لەم دنیادا هاتنە دنیا و قیامەتی خۆیان تاریک کرد و گۆڕ و قیامەتیان کرێ تاریکستان بە خۆیان. پەنا بەخوای گەورە، سپاس بۆ خوای گەورە ئێمە لەو کەسانە نەبین ئینشاءالله ظلم لە مێرولەیەک بکەین.